بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران، ئامادەبوانی ئازیز، بەیانیتان باش، بەخێر هاتن بۆ تێکفێست 2023. خۆشحاڵین کە جارێکی تریش لە سلێمانی و لەم بۆ نەزانستیەدا پێکشاد بووینەوە بۆ ئەوەی بزانین کە کوردستان چەند بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە. پێویست ناکات خۆمان بەراورد بکەین بە وڵاتانی تر، بەڵکو دروست ئەوەیە ساڵانە خۆمان بەراورد بکەین بە ساڵی ڕابردوومان بۆ ئەوەی بزانین چەندە گەشەمان بە تواناکانمان داوە یان بە پێچەوانەوە چەندە پاشەکشەمان کردووە. هەر بۆیە ئەبینین ئەم ساڵ بەراورد بە تێکفێستی پێشوو هەم توانای گەنجانمان بەرەو پێشچووە و دایانانەکانی گەنجەکانمان زیاتر بەرەو چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵگە و پڕکردنەوەی بۆشایی بازاڕی ئەلیکترۆنی ڕۆشتون هەم خۆشبەختانە بە دەمەوە هاتنی کۆمپانیاکان و هاوکاری حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان زیادی کردو. ئەم گرنگی دانە بە تەکنۆلۆژیا و پێشانگای تێکفێست گڕوتینی زیاتر دەبەخشێت بە هەوڵەکانمان و وا ئەکات کە گەنجە داهێنەرەکانمان بە هێز و باوەڕێکی زیاترەوە بڕوان لە ئایندە و ئەمەش کلیلی پێشکەوتن و گەشە سەندنمانە. پێویستە لە بیرمان بێت کردداری نوێ نابێت هەتا بیری نوێ نەبێت و بیری نوێ گەشە ناکات هەتاکو و ژینگەیەکی گونجاو نەبێت. بۆیە ڕێکخراوی پەرەپێدانی بیری نوێ بەردەوام هەوڵی ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو دەدات بۆ بەرهەمهێنانی کردداری نوێ، ژینگەیەک هاوشێوەی تێکفێست. سوپاس بۆ کۆمپانیا سپۆنسەرەکانمان، بە تایبەت سپۆنسەرە سەرەکیەکانمان کۆمپانیای فاسپەی و FIB و کۆمپانیای کورتێل. سوپاس بۆ بەشی بۆنە و ڕێوڕەسمەکانی مەکتەبی سکرتارەتی سەرۆک مامجەلال. سوپاس بۆ ماندووبوونی ستافی تێکفێست و لە کۆتاییدا سوپاس بۆ بەڕێز قوبات تاڵەبانی چونکە بڕوای بەتوانای گەنج هەیە و پشتیوانی ئەو هاندانەکانی ئەو نەبووە بەڕێوەچوونی تێکفێست لەم قەبارە گەورەیەدا ئاسان نەدەبوو. دووبارە بەخێر بن.